ئاشتی پەروەردگارتان لێبێ خۆشەویستان، لەوانەی پاڵدەم بە خزمەتتان شاد بینەوە. لەوانەی پێشووتر کەوانەی چاردەوە باسی کۆمنتمان کرد و باسی ڕیپلەیمان کرد. ئێمە کۆمنت و ڕیپلەیمان بە خۆمان دروست کرد. لێرانە باسی ئەواکەین کە چۆن کۆمنت و ڕیپلەی وەربگرینەوە لە گۆگڵ، یاخۆ بڵێن کۆنێکتی بکەین لەگەڵ دیسکاس، کە دیسکاس یەکێکە لەو ئایانەی کە کۆمنت و ڕیپلەی بۆ ئێمە ئامادە کردووە و لە ڕێگای فەیسبوک یان گۆگڵ ئەکاونتێک دروست دەکەین، یاخۆ خۆمان ئەکاونتێک دروست دەکەین، داخڵە بین تا بتوانین کۆمنت بنووسین و ڕیپلەی بکەین و هەروەها بتوانین پۆستەکەمان شێر بکەین لە تویتەر و فەیسبوک و چەند شتێکی تریکایە. ئێمە سەرەتا دەینە سەر disqus وا ئەنووسێ کلیکەکەین، لێرانە کلیک لەماکەین. ئێمە لۆ ئەوەی بۆ ئەوەی بتوانین گێستار بکەین دەبێت ئێمە خۆمان پێشتر لۆگئین بکەین. جا ئەگەر هاتوو ئەکاونتت نەبوو دەبێت خۆت سینگ ئەپ بکەیت. لێرانە ناوێک ئەنووسی بۆ نمونە عەبدولهادی و ئیمێڵێک ئەنووسی بۆ نمونە بکەینە هادی حاجی و لێرانە پاسوەردێک ئەنووسی، ئەو ئیمێڵە کۆپی بکەین. لێرە I am not robot yes sing up، ئەمە بۆ ئەوەی خۆمان تۆمارکەین. ئەمە لێرانە داخل بووی خۆمان تۆمار کرد. لێرە سەر get start، لێرە لە دوو بەش پێکرێ I want to comment on site و I want to install my site. لێرانە داخڵە بێت. لێرە ناوی وێبسایتەکەمان لێرە نووسین بۆ لە لاراڤێڵ کوردش. ئەو تاگێکی ئێمە بەکاری دێنین بۆ منە تێج بێ یان نتوانین نیاز بێ بە ئارەج خۆت. لێرە داخل بووین. لێرە بەشی بتوانین بە پارە و ئەتوانین فری، ئێمە فریەکە بەکاردێنین. لێرانە چەند بەشێکی داوە تۆ چی بەکارن، بەڵام ئێمە لێرانە ئینستاڵ کۆدمانەوێ. ئەم کۆدە کۆپی ئەەکەین، ئەم کۆدە خۆ ئازانێ ئەم کۆدە چی بێ، ئەمە لینکەکەیە. لێرانە فایلێک دروست دەکەین لە پەرنسەکەمان، ئەنووسین disqus.bloody.php. لێرانە ئەمان کۆپی ئەەکەین disqus.bloody لە شۆ ئەو شوێنی کە پێتەوێت کۆمنتەکە ببین درێمە کۆپیەکەین یان نتوانین خۆت بنووسی. لێرانە لە فۆڵدەری ئێمە فایلەکەمان لە فۆڵدەری پەرەنتس بوو و فاوەکەی ئێمە کۆدەکەی ئێمە لە ناو فایلی disqus.php بەڵام .php dis هەمانە ناوە کەس ئەمە ئەوێکی فەسەڕاوێ ئەمە باتە disqus.php کاتە تۆ. لێرانە ببورن، لێرانە بنووسین لە ڕابێنەکەمان. لێرە ئەگەر ڕیفرێشکەین چاوەڕە ئەەکەین، ئەڵێ ناوی وێبسایتەکەمان هێنا لاراڤێڵ کوردش و ناوی ئەکاونتەکەمان کە ئەمن بە ئەکاونت عەبدولهادی داخل بوو و لێرانە نامەیەک شتێک نووسم هەڵۆ لاراڤێڵ کوردش. لێرانە ئەم ئیمێجێک بێنم هەر ئیمێجێک فۆڵدەر بۆ نام ئیمێجە بێنم. ئیمێجەکەم هێنا پۆست بکەین. عەرەبێ کوردش ئیمێل ئەدرێس سند کێشەی هەیە
ئەمە پۆستکەین کێشەیەکمان هەیە ئەمە ڕفرێشکەینەوە باس کێشەیەکیە بەڵێ لارە بێت بەشەمە پۆستکەین send with versions and verification email to abdulhady email بەڵێ لێرانە بۆ نمونە ئەمە توانین کۆڵ بکەین وەلاریکەین و توانین سەیڤ بکەین بەڵێ سیرکەین هێڵۆ ئایلەر هێڵۆ لاڕاگە بکەین توانین کۆمنتش بنووسین نەمونە ئیمێجێک بێنین نووسین هێڵۆ ئەم ئیمێجە پۆست بکەین ئەمە ئیمێجیش پۆست کرا بۆ نەتوانین ئەمە کۆمنت ئەمە دەتوانین شێرکەین لەگەڵ فەیسبووکە داخل فەیسبوک بووین دەتوانین لە تویتەری شاو شێرکەی و لێرانە روی کۆمنتکەی لایکی کرد وە لێ پێتەری چەند کۆمنت کراوە لێرە ئەمە بە کورتی باسی دیسکەس بوو کە زۆر ئاسان دەتوانین لەگەڵ پۆستەکانی خۆتە کۆنێکتکەی وە بە شێوەی فری واتە بەخۆڕایی وە کۆمنتەکانی توانین ڕیپلەیکەی وە پێویست ناکات کە تۆ تەیبڵ کۆمنت و ڕیپلەی دابنەی ئەتوانین کۆمنتەکان شێرکەوە ئەمە زانیاری زۆری تایە و زۆر ئاسان بەکاردی و ئەتوانی زیاتر سەیری تۆتریالەکان بکەی و سەیری کۆرسەکان بکەی بۆ ئەوەی زیاتر وە ورتر کاری لەسەر بکەی لێرە دێنە کۆتایی ئەم وانەیەش تاوانێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ